بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامە ژیانی ژیرانە کاتتان باش بەخێر بێن بۆ بەرنمەیەکی نوێ لە بەرنامەی ئەم هەفتەیەدا سەردانی ڕێستورانتی PJ کلارکمان کردووە لە واشنگتن DC و هەروەها میوانی شێف چێشلێنەر سکات دەبین و نیشانمان دەدات چەند خواردنێکی ئەمریکایی دروست بکەین با بەیەکەوە بڕۆین. Welcome to PJ's. How are you? Good. How are you? Good. Would you like to sit inside or outside? Outside, please. Outside. Have you ever been here before? No. Well, let me tell you about PJ Clark's. Follow me. We're going to go out here. بەڕێوەبەری چێشخانەکە سکات شەڕڵی پێشوازی لێکردوون و گفتوگۆمان کرد سەبارەت بە خواردنی چێشخانەکە و خواردنی ئەمریکایی و هەروەها خواردنی تەندروستی ئەمریکایی. کە زۆربەی خواردنەکانیان لەلایەن چێشلێنەری بەناوبانگیان سکات. Oh wow! ئامادە. Oh wow! And a burger. Cheeseburger with French fries. Enjoy. Thank you. Looks great. Let's see what Chef Scott prepared for us. Well, this is our Baja fresh tuna tacos. ئەمە بەخە فرێز تونە تاکۆیە. ماسی خاو کە بە تونە ناسراوە، ئەڤۆکادۆ لەگەڵدایە، نانی ڕەخی گەرمەشامی، کەرەوەس و لیمو، تەندروستە و تەمی جورا و جۆری تێدایە و زۆر خۆشە. We like to put a little bit of lime on the side so that we can just ever so lightly squirt it over the tacos. Let's try it. Let's try it. I'm ready. I think you can just pop the whole thing in your mouth at once. زۆر لە ئەمریکایەکان هەمبەرگر و چیزبەرگر بە خواردنی ڕەسەنی خۆیان دەزانن. لە PJ کلارکیش شانازی بەوە دەکەن. This is the famous PJ Clark's hamburger. PJ Clark's opened its first restaurant in 1884, 130 years ago. ئەو هەمبەرگەرە ئیمە میژووکی زۆری لە پێشتە لە ساڵی 1984ەوە واتە 130 ساڵە ئەم ڕستۆرانە کراوەتەوە. لەو کاتەدا مەیفرۆشەکە هەمبەرگەرەکەی دروست دەکرد، بەڵام گرفتەکەدا لەوەدا نەبوو. هەمبەرگەرەکان زۆر چۆر بوون. بوویە بریاریاندا پیازی زەرد بخەنە ژێر نانی هەمبەرگەرەکە بەم جوورە هەرچی ڕوون و چۆریە پیازەکە هەڵی دەمژی. شانازێکی تریش ئەوەیە کاتێک گۆرانی بێژی بەناوبانگی ئەمریکایی نات کینگ کۆڵ جارێکیان هاتۆتە ڕێستورانەکەیان و داوای پەنیری ئەمریکایی کردووە. ئەوانیش بورگرێکیان بۆ ئامادە کردووە. نات کینگ کۆڵ ئەم بەرگرەی ناوناوە کاتەڵاکت کە ئێستاش هەر بەوە بەناوبانگە. گۆشتەکەیان لە کێڵگەی ڕۆبەرت مایر لە مانتانا ئامادە دەکرێت. All of our burgers are Angus grade steak. گۆشتی جۆری ئەنگوس بەکاردێنین کە ئەم گۆشتە تەنها لە دوو شوێن لە واشنگتن DC بەکاردێت. یەکێکیان لێرە و ئەوەی تر لە کۆشکی سپی. سەرۆکی ئەمریکا ئەم جۆرە گۆشتە بەهادارە دەخوات. Okay, let's try it then. All right. Put that and we're going to try just a سانزەکەی لەسەر لا دەدەم و پیازی لەسەردا دەنێم. با هەمبەرگەرێکی سادە تاقی بکەینەوە. تەنها یەک ڕێگە هەیە کە بزانیت خواردنێک خۆشەیان نا وەک سکات دەڵێت ئەویش تاقیکردنەوەیەتی یاخود تامکردنیەتی. بەرگەری سادەی ئەمریکایان پێشکەش بە ئێمە کرد. زۆر بەتام بوو. بۆیە داوامان لە چێشلێنەر سکات کرد تا ڕێگەمان پێ بدات بچینە مەتبەخی ڕێستورانتەکە بۆی بزانین چۆن ئامادەی دەکات. گۆشتی تازا دەکات بە قیمە و دواتر کەمێک وێ دەخاتە سەری. گۆشتەکە دەخاتە سەر ئاگرەکە. و هەروەها پەنیرەکەی دەخاتە سەر پاشکەنێکی تر. لەلایەکی ترەوە سەمونی بەرگەرەکە ئامادە دەکات و خاشێکی پیوازی لەسەردا دەنێت لەگەڵ خاس و هەروەها تەماتەش. شێف سکات دەڵێت زۆر ئاسانە و بەخۆنە و تەندروستیشە.
دەکات بەڕێوەبەری ئەم چێشتخانەیە پێی وایە خواردنی ئەمریکایی زۆرن بەڵام بەناوبانگترینیان هەمبەرگەر و هەتداگن. I think hamburgers and hot dogs are about پێم as وایە American. هەمبەرگەر و هاتدۆگ دوو خواردنی 100% ئەمریکایی نین. So PJ Clark's has basic, simple American. ئێمە لەم چێشتخانە خواردنی ئاسایی ئەمریکایی ئامادە دەکەین وەکو ماک ئەند چیز، لابستەر کە لێرە زۆر ناوبانگی هەیە، سپاگێتی، میتبۆڵ، پرایم ڕب، پێتێتە چبوو و هەروەها لەزانیا. خۆشەویستانم بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامە ژیانی ژیرانە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵدا بەسەر بردبێت. لە بیرژ نەکەن ڕاو بۆ چوون و پێشنیارەکانتان بۆ بەرنامە ژیانی ژیرانە ڕەوانە بکەن بۆ ناونیشانی nzada@voanews.com تا جارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. منیش لێرە دەمێنمەوە لە بەرەوەی هەر برسیمە و بڕگرەکەم چاوەڕوانم دەکات تەواوی بکەم. با نانەکەی خۆم تەواو بکەم کاتێکی خۆش پای. Shall we finish it? We should. I'm starving. Cheers. I'm dying to eat it.